بینەرانی پایتەخت میدیا لە هەر کوێیەکەن سڵاوتان لێ بێت. کەمێک لەمەوبەر ئاسایشی هەولێر دەستگیرکردنی توانا سەعیدی ڕاگەیاند. من دەمەوێت لەسەر ئەو بابەتە ورد و درشت و زانیاریەکانتان لە هەولێری پایتەختەوە پێ بدەم. کەمێک لەمەوبەر بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر دەستگیرکردنی توانا سەعید خاوەنی کۆمپانیای توانا FXی ڕاگەیان کە کاری بازرگانی دراوی ئەلکترۆنی فۆڕێکسی دەکرد. ئاسایشی هەولێر لە بڵاوکراوەکەی خۆی داوای ئاشکرا کرد دەستگیرکردنی تۆمەتبارێکی بە ناوی کە بەواتای توانا سەعید دێوێنەی ناوبراوی با دەستی کە لە بچەوە بڵاو کردووەتەوە. باس لەوە دەکاتن لە ماوەکانی ڕابردوو ئەم کەسە خەریکی بازرگانی کردن بووە لە جیهانی فۆڕێکس دراوی ئەلکترۆنی چەندین کاری نایاسایی لەم ڕێگەیەوە ئەنجام داوە و هاوکات ئەم تاوانبارە گەنجانی هانداوە تاوەکو هەڵیان بخەڵەتێنێت و لە ڕێگەی فۆڕێکسەوە پارەکانیان لێ بسەنێت. ئاسایشی هەولێر لە بڵاوکراوەکەی باز لەوە دەکات بازرگانیکردن بە فۆڕێکس کاری بازرگانیکردن لە جیهانی فۆڕێکس ئەو دراوە کە ئێستا بووەتە باوە وەکو دراوێکی ئەلکترۆنی لە سەرتاسەری جیهان مامەڵەی پێوە دەکرێت. ئاسایشی هەولێر دەڵێت کارکردن بەم دراوە بە هەموو شێوەیەک قەدەغەیە و ناوبراو خەڵکی هانداوە تاوەکو وە تایبەت گەنجانی هانداوە تاوەکو بخلیسکێنە نێو بازرگانیکردن بە دراوی ئەلکترۆنی فۆڕێکسەوە چکە ئەمە لە ئێستادا قەدەغەیەوە. ماوەیەکیش لەمەوبەر ئاسایش باسی لەوە کرد لە بڵاوکراوەیەکدا مامەڵەکردن بە هەموو شێوەیەک بە فۆڕێکس قەدەغەیە و هاوکات دەمەوێت ئاماژە بە خاڵێکی تر بدەم. ئاسایشی هەولێر هۆکاری سەرەکی دەستگیرکردنەکەی گەڕاندووەتەوە بۆ ئەوەی ئەم کۆمپانیایە واتە توانا سەعید خاوەنی کۆمپانیای توانا FX بە هیچ شێوەیەک مۆڵەتێکی یاسایی یاخود ڕوونتر بڵێم هیچ مۆڵەت و ڕێپێدانێکی قانونی نەبووە و بۆیە قەدەغە کراوە و ئەمە بە زۆرێک لە کارێکی نایاسایی واتە زۆرێک لە قاچاقچیەتی ناو بردووە. من دەمەوێت سەرستان بۆ خاڵێکی تر ڕابگەێنم. چەند ڕۆژێک لەمەوبەر دەستگای میدیایی پایتەخت میدیا لە راپۆرتێکی خۆیدا باسی جیهانی فۆڕێکس کرد و هاوکات ئەمەی کە ئێستا لە بەردەستی منە ئەمە ئەو راپۆرتەیە کە پایتەخت میدیا بڵاوی کردووەتەوە و باسی لەوە کرد پایتەخت میدیا ئەمە بازاڕێکە کە ئیفلاس بە خەڵک دەهێنێتن و جۆرێک لە زەرەریان پێدا دەروێت. بابێکەوە گوێ لە راپۆرتەکەی پایتەخت بگرین کەمێک. ئەمە توانا سەعیدە لە چاوپیکەوتنێکدا باز لەوە دەکاتن کە گوایە لە ڕێگەی بازرگانیکردن بە فۆڕێکسەوە توانیویەتی سەرمایەیەکی زۆر و زەبەلا یعنی توانا سەعید توانیویەتی لە ڕێگەی فۆڕێکسەوە سەرمایەیەکی ئێجگار زۆر و زەبەلەح بۆ خۆی کۆبکاتەوە وەکو توانا سەعید لە چەندین گرتەی ڤیدیۆیی جیاواز ماوەیەک لەمەوبەر بە دەرکەوت ئەو باسی لەوە کرد توانیویەتی لە ڕێگەی بازرگانی بە فۆڕێکسەوە سەرمایەیەکی ئێجگار زۆر بۆ خۆی کۆبکاتەوە خاوەن ڤێلا و شوقە و خاوەنی چەندین ئۆتۆمبیلی گرانبەها. ئەمە راپۆرتەکەی پایتەخت میدیایە. سەدان کەس تووشی ماڵوێرانی دەبن و تەواوی سەروەت و سامانەکەیان لەدەست دەدەن. ڕێکلامەکانی بازاڕی فۆڕێکس لە هەرێمی کوردستان تا دێت ڕووی لە زیادبوونە. کەسانێک ڕێکلامی میلیۆنێری بۆ خۆیان دەکەن و ئۆتۆمبیڵی گرانبەها نمایش دەکەن وای دەردەخەن کە ئەم دەوڵەمەندی و ئەمە دەمەوێت ئاماژە بەوە بدەم هەڵبەت دوای بڵاوکراوەکەی راپۆرتەکەی پایتەخت میدیا ئاسایش لە بڵاوکراوەیەکدا باسی لەوە کرد مامەڵەکردن بە هەموو شێوەیەک بە فۆڕێکس و دراوە ئەلکترۆنی و کانزاییەکان ناقانونیە و هەر کەسێک هەڵسێت بەم کارە دەستگیری دەکەین. ئەمڕۆژ لە چوارچێوەی ئەم هەڵمەتەی کە ئاسایشی هەولێر ڕایگەیاندووە کەمێک لەمەوبەر دیارە بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر بڵاوی کردەوە لە بڵاوکراوەیەکی خۆیدا گوتی بازرگانێکی گەورەمان دەستگیر کردووە کە بازرگانەکە توانا سەعیدە
ماوەیەک لەمەوبەر هەڵبەت توانا سعید هەڵبەت توانا ینی لا پێشووتردا کاری هونەری دەکرد لای خەڵکی هەرێمی کوردستان وەکو زۆرێک لە هونەرمەند ناسرا بووە جاروباریش گرتە ڤیدیۆی جیاوازی دەکرد توانجی لە خەڵکانی تردەدا بەڕەخنەکانی زیاتر ناسرا بوو دوای ماوەیەک لە ونبوونی توانا سعید لە چەند ڕۆژێک لەمەوبەر دەرکەوتەوە و تەواوی پلاتفۆرمە جیاوازەکانی بەخۆیەوە سەرقاڵ کرد و باسی لەوە کرد و لە هەڵبەت ئەو لە نێو کۆشکێکدا دەرکەوت باسی لەوە کرد لە ئێستادا خاوەنی چەندین ئۆتۆمبیڵی گرانبەهایە خاوەن ڤێلایە هەمووی گەڕاندەوە بۆ ئەوەی ئەو کارێکی مەترسیداری وەک فۆڕێکس دەکات و بازرگانی پێوە دەکات و داواشی لە گەنجان کرد بە زۆرێک لە جۆرەکانیانی خۆ بغزێنە نێو ئەم بابەتە لە ئێستاشدا ئاسایشی هەولێر ئەوەی ڕاگەیاندووە هەر کەسێک کاری فۆڕێکس بکاتن نەم دراوە کە ئێستا باوە و بووەتە مۆدێل دەستگیری دەکەن و لە نێویشاندا توانا سعید هەڵبەت ئێستا لای بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێرە و دەستگیر کراوە ئاسایش باز لەوە دەکات ئەو هیچ مۆڵەتێکی قانونی و یاسایی نییە و ڕێگە پێ نەدراوە لە ڕاستیدا و هەڵبەت ئاسایش ئەوە دەگەڕێنێتەوە بۆ ئەوەیە مەکارێکی مەترسیدارە و بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر دوجار داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکات دوور بکەونەوە لە بازرگانیکردن لە جیهانی فۆڕئێکس وەک هەمیشە لە بوونی هەر زانیاریەکی تر چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا بێت.